دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان بێگومان ئێستا لە ئێستایە و ماوەیەک لەمەوە پێش کە هاتوونەتە هەرێمی کوردستان وفدێکی سۆسیال دیموکراتەکانی سوید ئێستا لە هەرێمی کوردستان و هەروە کاری پێکەوەی دەکەن لەسەر چەند پرسێکی گرنگ سەبارەت بە چۆنێتی بەڕێوەبردننی یاخود شێوازی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان و هەروەها پرسی ژینگە و چەند پرسێکی گرنگ کە تایبەتە بە هەرێمی کوردستان و لە ماوەی ڕابردووە چەند وەرکشۆپێکیشان ئەنجام داوە. ئێمە بۆ ئەوەی کە بزانین ئامانجی هاتنی ئەو وەفدە چییە و هەماهەنگیان لەگەڵ بڵێن هەرێمی کوردستان و دەستگاکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ میوانداری بەڕێز فەرهەنگ شێخ محەممەد دەکەین کە ئەندامی ئەنجومەنی هەرێمی ئۆربروی سویدە لە سۆسیال دیموکراتەکان. کاک فەرهەنگ بەخێر بێ. باش سپاس بانی ئێوە بیسەران و بینەرانیشتان باش. بەخێر بێ ئاخوا. زۆر سپاس. با سەرەتا بزانین ئەم وەفدەی ئێوە چۆن بیرتان کردەوە کە سەردانی هەرێمی کوردستان کەن مەبەست و ئامانجتان چی بوولەوە؟ لە ڕاستیە ئەم وەفدەی ئێمە ئێستا لە 6 کەس پێک دێت. 3 کەس لە پێکهێنەرانی ئەم وەفدە ئەمە سێهەم جارمانە دێنەوە کوردستان. بەڵێ. سەرەتایی گەڕانەوە دەستپێکی کارکردنی ئێمە ئەگەڕێتەوە بۆ 2012 و 13 تا 2014. بەڵێ. و ئەم پرۆژێش کە ئێمە هاتووینەتەوە بۆی پرۆژەیەکە کە ڕێکخراوی نێودەوڵەتی ئۆلف پالمێ کە بەرپرسە لە سەرجەم پرۆژە و توێژینەوە زانستی و ڕێکخراوی و دیموکراتیەکان لەو وڵاتانەی کە لە عالەمی سێهەم لە وڵاتانەی کە هەنگاو ئەنێن بۆ بەرەو بە دیموکراتی بوونتیایە. باشە. پرۆژە بنەڕەتیەکە ناوی ئەوەیە لە فیشەکەەوە بۆ کارتی دەنگدان ئەو وڵات و ئەو بزوتنەوە و ڕێکخرا و ئەحزابانەی کە لە شۆڕشەوە دەستیان پێکردووە قۆناغ بە قۆناغ ئێستا بەرەو گەشتونەتە قۆناغێ لە ئاسی دەنگدانان یاخود ئەیانوێ بەرەو بە دیموکراتیکردنی کۆمەلگاکەیان بچن. باشە. پرۆسی بێگومان ئێمە بەبەردام لە عێراقش لە هەرێمی کوردستانیش چەند پرۆسێک هەیە کە لە ڕێگەیەوە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەران یاخود پەرلەمانی هەرێمی کوردستان ئەکرێ. ئێوە ئەو بابەتانی کە باستان کردو سەبارەت بەم پرۆسە گرنگە هەروەخ و دروشمی بابەتەکەیشان یاخود دروشمی سەردانەکەشتان ئەوەیە گرنگترین ئەو خاڵانە چییە کە ئێوە خستوتانەتە ڕوو بۆ هەرێمی کوردستان بۆی کە ئەم پرۆسێ زیاتر سەرکەوتوو بێ و زیاتر دیموکراسیانە بەڕێوە بچێ؟ بە تایبەتی لەسەر مەسلەی هەڵبژاردن لای هەمووان ئاشکرایە وڵاتی سوید وڵاتێکە کە 200 ساڵە شەڕی نەبینیوە و چەند ساڵێک چەند ماوەیە بەر لە ئێستا یادی 100 ساڵەی دیموکراتی بوونی خۆی کردەوە. ئەمە ئەو ئاگەیەنێ کە لە وڵاتی سویدا هەموو ساڵێک لە مانگی نوێە بە بێ دەستکاریکردن 4 ساڵ جارێک 4 ساڵ جارێک هەڵبژاردن ئەکرێ بۆ ئەنجومەنی شارەوانیەکان بۆ ئەنجومەنی هەرێم و پارێزگاکان بۆ پەرلەمانی سەرتاسەری بۆ 5 ساڵ جارێکیش هەڵبژاردنە بۆ پەرلەمانی یەکێتی ئەوروپا. ئێمە ئەمانەوێت لە ڕێی ئەم ئەزمونەی کە وڵاتی سوید بە پێ ئەو مێژووی کە پیا تێپەڕیوە لە گەشەپێدانی دیموکراسی و لە یەکێکە لە وڵاتەکان کە پێشەنگە لە بەشداریکردن و زۆربەی هاوڵاتی بۆ دەنگدان لە پرۆسی دەنگدانە. ئێمە ئامانجمانە لە ڕووی ئەو شێواز و مێتودانەی کە وڵاتی سوید قۆناغ بە قۆناغ بەکاری هێناوە و توانیوێتی خاڵێکی زۆر جیاواز لە بینی سوید و ئەم وڵاتانە بە گشتی بە تایبەتی عێراقا کە هەبێتیایە دوایین هەڵبژاردنەکان نزیک بۆتەوە لە سەدانەوەتی خەڵک لەوێ ئەچێ دەنگ ئەدات بە بەراوردەگە بەراوردی بکەین لە عێراق یاخود لە کوردستان دوایین هەڵبژاردن کە بۆ پەرلەمانی عێراق کرا ئەبینین نسبەی بەشدار بوو دەنگدەران لە سەدا 30 بووە لە هەندێک شوێن کەمتریش بووە. لە سوید تا ئێستاش لە سەدا 90 بەڵێ یعنی لە سویدە تا ئێستاش لە سەدا 90 تاکو و دوایین هەڵبژاردن کە ساڵی 2010 کرا نزیک بووە لە سەدا 90 ڕێژەی خەڵک کە بڕوا دەنگ بدات ئەوەی کە مافی بەشداری دەنگدانی. بەڵێ بەڵێ بەڵێ. ئەو وەرکشۆپانەی ئێوە کردوتانە لە هەرێمی کوردستان لە ئەم سەردانتان کە گەڕاونەتەوە زیاتر تەرکیستان لەسەر چی بووە؟ زیاتر سەرنجتان لەسەر کام بابەتانە بووە؟ ئەگەر بەر لەوەی ئاماژە بۆ وەرکشۆپەکان بدەم ئێمە سەردانەکەمان ئەو وەفدە باڵا کاتوتەوە وەفدی باڵای سۆسیال دیموکرات لە چەند توانا و کەفاعەتێکی جۆرا و جۆر وەفدەکەمان پێک دێت. سەرۆکی وەفدەکەمان تۆرگنی لاشۆنە کە سەرۆکی ئەنجومەنی هەرێمی ئۆرەبرۆ لە وڵاتی سوید لەسەر لیستی سۆسیال دیموکراتەکان
بە ئەندامەتی هەرێک لە توماس کارلێت کە بەرپرسی ڕێکخراوی پاڵمەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا کە لەم لەسەر ئاستی ئەم وڵاتانە پرۆژه هاوبەشێ بۆ گەشەپێدانی دیموکراتی و هاوکاریکردنی حیزبە دەستە خوشکەکانی سوسیال دیموکرات و ئەندامەتی پەرلەمانتار دێنیس بەگیچ کە پەرلەمانتاری سویدە لەسەر لیستی سوسیال دیموکرات و منیش هەم بەپێی پێگەکەم ئەندامی ئەنجومەنی هەرێمم لەوێ لەسەر لیستی سوسیال دیموکرات هاوکات لەلای یەکێتی نیشتیمانی و ئەرکی سەرپەرشتیکردنی پرۆژە هاوبەشەکانم پێسپێراوە و خاتوو مەتیلدا کە گەنجترین ئەندامی وەفدەکەمانە 90 ساڵ تەمەنیەتی کە بەرپرسە لە پرسی خوێندکاران و گەنجدان چۆنێتی هاندان چۆنێتی دروستکردنی ئومێد و هیوا لای گەنج کە ئەبێ خۆی ئامانجی هەبێ و بە ئامانجی خۆی بگات ئەگەرنا گروپ و دەستە و هێز و لایەنی تر ڕەنگە گەنج بکاتە ئامانج و بەلاڕێیابی بە و خانمێکی تر کە لەگەڵمانە خاتو ئەلێسیا کە سکرتێری سیاسی ئەنجومەنەکەمانە ئێمە بۆ ئەومە بەستا هاتوین کە بتوانین هەرێکە لە گۆشەنیگای خۆمانەوە بە هەماهەنگی لەگەڵ یەکێتی نیشتیمانی وەکو پارتیکی سۆسیال دیموکرات لە سێ ڕووەوە ئێمە ئامانجمان داڕشتۆتەوە کە ئەمانەیە پێی بگەین یەکیان بەهێزکردنی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕووی ئایدۆلۆژی و لە ڕووی پەیکەرەی حیزبی خۆیەوە وەکو حیزبێکی سۆسیال دیموکرات کە ڕوئایەکی ڕوونتری هەبێ بۆ هەموو پرسە بابەتیەکان بۆ هەموو پرسە کۆمەڵایەتی و سیاسی و ئاینی و هەموو ئەو پرس و سێکتەرانی کە پەیوەندی بەسەر بەڕێوەبەرایەتی یاخود با بڵێن حکومەتداری و دەوڵەتمەداریەوە هەیە هەم لە کوردستان هەم لە عێراقتیایە بەڵێ تەوەرێکی تری ئەوەیە کاری ڕێکخراوەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چون سۆسیال دیموکرات بڕای تەواوی بەوە هەیە هیچ کۆمەلگایەک هیچ حیزبێک لە دنیا ناتوانێت حزبێکی دیموکراتی متەکامیل و شامل بێ بەبێ ئەوەی کۆمەلگاکەی لە ڕووی ڕێکخراوەی دیموکراتیەوە گەشەی کرد بەرەو پێش چوو بێت تاک بتوانێت تاکێکی کارابێ بەپێی ئەو حەز و ئینترەسەی خۆی کە هەیەی لە هەرێکێک لە ڕێکخراوە پیشەیەکان یاخود ناپیشەیەکان خۆی ڕێک بخا مەبەستێکی تریش ئەوە بوو کە ئێمە بتوانین سوود لە ئەزمموی سەدان ساڵەی موسساتی و حکومڕانی وڵاتی سوید لە ڕووی دام و دەستگا موسسەی و دەوڵەتیەکانەوە بە تایبەتی لە ئێستا کە یەکێتی نیشتیمانی دوایین دروشمی لە دوایین هەڵبژاردنا بە سەرۆکایەتی لیست کاکوبا تاڵەبانی کە یەکێ لە دروشمەکانەوە و بە خۆجێیکردنی دەسەڵاتەکانە باش یاخود بڵێن لە مرکزیەوە بۆ لا مرکزی تیاهابێت ئەو ئەزمونم ئەگەر بۆ باسکە زۆر گرنگە بەلامەوە چونکە ئێمە لە سوید هەرێمی کوردستان خەڵک زۆر پەرۆشە بۆی کەوزانێ و ئەزمونە چۆنە بێگومان هەر ئەکێتی نیشتیمانیش سەرەتاکە ئەو پرسەی هوروژانوە پرسێک نەبوو تەنها دروشمێ بۆ دروشمێک بێت لە کاتی هەڵبژاردنا و تەواو پرسێک بۆ سەرچاوی لەوە گرتووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبێکی سۆسیال دیموکرات باوەڕی تەواوی بەوە هەیە کە ئەبێت هەموو کۆمەلگاکان ڕەنگە لە ڕووی پەیکەرەی موسساتی و بێگومان ئەو موسساتانەی کە لێرە هەیە جیاوازی هەیە لەگەڵ سوید ئەمە قابلی نیقاش نییە بەڵام دەتوانین ئێمە سوودوەر بگرین لە ئەزمموی سەدان ساڵەی سوید ئایا تا چەند سەرکەوتوو بووە لە حکومێک کە حکومی خۆجێیی بێ کە دەسەڵاتەکان خۆجێیی بن لە بری ئەوەی مرکزی بێتایە بەڵام بە دیوێکی ترا ئەمەش ئەوە ناگەینە کە دەسەڵات بوو بە خۆجێیی ئیتر ناوەند کە ئێستا ئێمە کاتە حکوومەتی هەرێم یان لەسەر ئەوە کە حکوومەتی عێراقا ئیتریز مافوود دەسەڵاتێکیان نامێنێت لە بڕاردان لە مشارەکەکردن لە ئاراستەکردن لە خوارەوە نەخێر هەموو ئەمانە بێ بە پێی یاسان ڕێک بخرێ لە وڵاتی سویدا سێ ئۆرگان هەیە کە نوێنەرایەتی خەڵکەکان ڕاستەخۆ ئەنجومەنی شارەوانیەکانە دیارم بە دوچوونمان زۆر کردو ئێمە لێرە شارەوانیمان هەیە بەڵام ئەنجومەنی شارەوانیمان نییە بۆ مۆدلی کە لە سوید هەیە شارەوانی وەکو دەستگایەکی با بڵێن میهەنی و جێبەجێکاری لە کوردستانە هەیە وەکو دەستگایەکی تەشریعی نییە لەسەر ئاستی لۆکال خۆی بڕیار دەدا لەوێ بڵێ لەوێ ئێستا ئەو شارەی ئێمە ئەنجومەنی شارەوانیمان هەیە ئەنجومەنەکە لە 65 کورسی پێک دێ هەموو 4 ساڵ جارێ لە هەمان تەوقیتە هەڵبژاردننی پێکرێت لیستی بۆ ئەکرێت لیستی جیا هەیە بۆ ئەنجومەنی شارەوانی بۆ پارێزگاکان بۆ پەرلەمانتیایە ئەم ئەنجومەنە بەپێی دەستوری وڵات بەپێی دەستوری سوید کۆمەڵی ئەرکی پێسپێراوە دیارترین ئەرکیان لەوانەیە کە بە ئەنجومەنی شارەوانەکان لە سوید پارێزراوە بەگشتی خۆی بینێتەوە لە مەسلەی سەرپەرشتیکردنی قوتابخانەکان سەرپەرشتیکردنی پرسی خوێندن لە ڕووی بابەتی پراکتیکیەوە لە ڕووی ئەوە قوتابخانەکان لەکوێ هەبن لە ڕووی ئەوەی کە مەسەلەن ئەو کارکتەرانەی لە ناو قوتابخانەکانە لە ناو کەرتی پەروەردەیە کەرتی پەروەردە کە لە سوید باز ئەکرێت تەنها خوێنکار نییە لۆ ڕۆژەوەی کاتێک مناڵێکی ساوا برێتە باخچی ساوایان ئەبرێتە قۆناغی پێش خوێندنگە
ئەچێتە خوێندنگەی بنەڕەتی دوایی ناوەندی دوا ناوەندی تا ئامادەی تا سەر و کاریکردنی ئەمە تا ئەم قۆناغا بە پێی دەستور بە شارەوانیەکان سپێراوە بەڵام دانانی منهەجەکە دانانی سیاسەتی خوێندن ئەوە لە دەسەڵاتی مەرکەزە هەیەتیایە کە دێتە سەر ئاستی هەرێمتیایە لەسەر ئاستی هەرێم بە شێوەیەکی گشتی هەرێمەکان لە سوید سێ پرسیە چوار پرسی سەرەکیان پێسپێراوە مەسەلەی کەرتی هاتوچۆیە جا بە کەرتی با بڵین هاتوچۆی وشکانی ئاوی بێت لە بەرەو وڵاتێکە لەوێ ئاو هەیە و ئاسمانی بێتیایە ئێستا ئەو هەرێمە ئێمە لێوەی هاتوین لە دوای با بڵین ئەو فڕۆکەخانەی کە نێودەوڵەتیە لە ئارلندا هەیە فڕۆکەخانەکە ئێمەیەکێکە لە فڕۆکەخانە گەورەکان تایە چۆنێتی کارکردن لەسەر ئەم فڕۆکەخانەیە داهات و خەرجی ئەمە بۆ هەرێمەکەیە ناچێتەوە بۆ حکوومەتیایە بەڵکو بە پێچەوانەوە هەرچی داهاتێک کە لە سێکتەری کەرتی تەندروستیە کەرتی تەندروستی لەسەر ئاستی چارەسەرکردن لەسەر ئاستی بنکەی تەندروستی مەراکیزی تەندروستیەکان کە لێرە با بڵین خستەخانە لۆکاڵەکانی پێ ئەوترێ لەگەڵ ئاستی لەسەر ئاستی خستخانە جامیعەکان کە هەمانە و هەم دیراساتی تیاکرێم چارەسەری نەخۆشەکرێتیایە و توێژینەوەی باڵای زانستیش لەسەر هەندێک بابەتی معەن دیسان لە ئەرکی دەسەڵاتی هەرێمە بەڵام دانانی سیاسەتی گشتی کەرتی تەندروستی دیسان ئەگەڕێتەوە بە ناوەند و کەرتێکی تر کە گرنگە هەم بەنسبەت ئێرە و ئەوێشەوە کەرتی بازرگانیە ژووری بازرگانی سەر بە هەرێمەکانە لەوێ ماعدا بازرگانی گشتی سیاسەتی اقتصادی نێودەوڵەتی و لە ژووری بازرگانیەکان سەر بە پارێزگاکانە یعنیوەنێ لە هەر پارێزگایەکی هەرێمی کوردستانە بینی ژووری بازرگانی خۆی هەیە بەڵام ئەوەی کە مافدراوە بە ژووری بازرگانیەک لەوێ و لێرە چۆنە ینی لەوێ چۆن مافەکەیان پێدراوە ئێمە بە پار مانگی حوت کاتێکە خۆمە سەردانێک گەڕامەوە ئێرە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ ئەو مەبەستە دانیشتێکم لەگەڵ کردن تاکو و زیاتر ئاشنابین بە پەیکەرەی ئەنجومەنی پارێزگای ئێرە پەیکەرەی موسەساتی حکوومەتی ئەم ئەنجومەنی پارێزگا و هەموو ئەو لیژانانەی کە سەر بە پارێزگان تاکو بتوانین جیاوازی و لێکچووی بدۆزینەوە لە بینی ئێرە و سویدا بۆی بتوانین ئەو دەلاقانە ببینینەوە کە ئەتوانین سوودی لێوەربگرین وەکو هەرێمی کوردستان لانی کەم کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دەست پێ بکەین ئەوەی کە درکمان پێکرد جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئەو پەیکەرە کە لێرەیە هەمووکو ئەنجومەنەکە هەمووکو بە دەستگا جێبەجێکاریەکەی تایە باش لە میانی دوایین سەردانمان کە بە کۆبنەوەیکی فەرمی بوو چەند ڕۆژبەر لە ئێستا بوو نزیک بە 2 تا 3 کاتژمێر ئێمە وەکو ئەنجومەنی هەرێم و ئێرەژۆکو ئەنجومەنی پارێزگا بە بەشداری زۆرێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و لە فراکسیۆنەکان دانیشتین بۆ زیاتر تێگەیشتن لە یەکتری بزانین پێکاتەیەم ئەنجومەنە چۆنە و ئێمە ئاشنامان کردن بە پێکاتی ئەنجومەنەکەی خۆمان بەو نەتیجەیە گەیشتین کە لە ڕووی موسەساتیەوە بە پێی دەستورەکان جیاوازێکی زۆر هەیە بەڵێ خاڵی هاوبەشیشمان هەیە بەڵام جیاوازی هەر بنەڕەتی لە نێوان ئەنجومەنی هەرێمەکان یاخود پارێزگاکانی ئێرە لەگەڵ هەرێمی ئەوەیە کە ئەنجومەنی هەرێمەکانی ئێمە خۆیان دەسەڵاتی ڕایان هەیە لەو بجێ کە لە بەردەستیان هەیە ئەو داهاتەی کە لە هەرێم و پارێزگاکانە کە بە پێی دەستور ئەنجومەنی هەرێمیان پارێزگاکەی لێ بەرپرسکراوە خۆی خاوەنی داهاتەکەیە خۆی کۆی ئەکاتەوە و دیسان خۆشی بە پێ ئەو سیاسەتەی هەیە تەوزیعی ئەکاتەوە بڕاردەری ئەوەڵ و کۆتا خۆیەتی نە پارێزگارەکەمانە نەوالی هەرێمەکەمانە نە حکوومەتی ناوەندە بەڵام بە سەرپەرشتی ناوەندوانە نا بە سەرپەرشتی ئەنجومەنی هەرێمەکە خۆیەتی لێرا دەستور بەڕوونی دیاری کردووە ئەو بجێ کە دێت ئێرە لە یەک شوێنە ناوەند دێتە ناو پرسی بجەوە لەو کاتەی کە کەمبودمان ئەبێت یاخود بە پێی دەستوری وڵاتی سوید دیاری کراوە کە هەموو شارەوانی و هەرێمەکان ساڵانە بڕێ پاریان بۆ دانراوە بە پێی بودجەی و گشتی وڵات بۆ با بڵێن پشتیوانیکردن لە هەرێمەکان و شارەوانەکان بۆی نەکەونە ژێر بارگرانی و قەرز ئەوەی کە جیاوازتریژە لە شارەوانیەکان و هەرێمەکانی سوید ئێمە لە سنووری ئەو هەرێم و شارەوانی ئێمە بە هەموو شارەوانیەکان بانقێکی هاوبەشمان داناوە لەم بانقە هەر شارەوانیە کە هەمان یاخود هەرێمەکە خۆی ئەتوانێت بچێ قەرز بکات بۆ ئەو پرۆژانەی کە هەیەی بۆ ئەوەی ناچار نەبێ بکەوێتە ژێر قەرزەوە و ئەم قەرزەش دوایی لە داهاتی شارەوانی هەرێمەکە خۆی بۆ ماوەی مەودا دوور لانیکەم 20 ساڵ ئەم قەرز ئەداتەوە تایە باش بمبورە لەبەر کەمی کاتی بەرنامەکە دوا پرسیارت ئاڕاستاکەم بێگومان خۆتەزانی هەردوو پارتەکە پارتی هەم سوسیال دیموکراتی سوید هەم مێشێتی نیشتیمانی کوردستان هەمویان
لە چوارچەوەی حیزبە سوسیال دیموکراتەکانی بێگومان وایە جیهانان. ئێوە ئەزمموی خۆتان بۆ پارتی سوسیال دیموکراتی سوید لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە چۆن ئەمەتان پەرە پێداوە و ئەم جاریان ئەتانەوێت چۆن ئەم پەیوەندیە زیاتر بتەوە بێ؟ من وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی لە ڕاستیا دروستکردنی پەیوەندی ڕاستەوخۆی خۆمەکو ئەندامێکی یەکێتی لەگەڵ سوسیال دیموکرات دەگەڕێتەوە بۆ سەرەتای 2000ەکان. بیرم دێت هەڵبژاردنێک بوو ئەو کاتن بۆ خۆم بەرپرسی یەکێک لە ئۆرگانەکان بووم لە سنووری ئەو شارەی خۆمان ئۆرگانی یەکێتی نیشتیمانی ڕاستەوخۆ پەیوەندیم بە سوسیال دیموکراتەوە کرد پێشتر ئەندامی ئەوان بەڵام ئەندامێکی چالاک نەبووم. تمێمەوەکو یەکێتی نیشتیمانی پارتێکی سوسیال دیموکراتی یەکێتی نیشتیمانی ڕێنمایی کردوین کە ببینە هاوکاری سوسیال دیموکراتەکان لە هەر شوێن و شارێکە هەین بە پێی ئەو ئیمکانێتە چۆن ئێمە ئەگەر بە وردی تەماشای سوید بکەین سویدێکێکە لە وڵاتانەی کەلانی کەم لە سەدایەکی دانیشتوانەکانی لە کورد پێک دێ سەدان هزار کوردی تایە دوایین ئاماری نافەرمی باز لەوە کاکە 150 تا 200 هزار کورد هەیە لە نێو ئەم کوردانەژا بێگومان ئەندام و دۆست و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی هەیە کە بەشێکیان خۆیان ڕێخستووە لە ناو ئۆرگانەکانی یەکێتی بەشێکی دیانۆک و دۆست و لایەنگرماونەتەوە بەشێکی ژیان دەنگدەر و پشتیوانی یەکێتی سوسیال دیموکراتن. هەنگاومان بەوە ناکە چۆن بتوانین لەم پرۆسە هاوبەش بینتیایە پێکەوە ئێمە بە پێی ئیمکانێتەوە عەدەدە خەڵقی لێرە هەمانە و ئەو ڕاگەیانانەی هەمانە بینە بەشێ لە پشتیوانی بۆ ئێوە. ئەوانیش زۆر بە خۆشحاڵیەوە دەرگایان بۆ ئێمە کردەوە ئێمە توانیمان هەم بۆ خۆمان بەشێ بین لە پشتیوانی بۆ ئەوان هەمیش مەودایە بە ئێمە دراکە ئێمە خۆمان پێبگەێنین خۆمان تێبگەێنین بە شێوەیەکی ڕاستە و خۆ مەیدانی سوسیال دیموکراتی مانای چییە؟ ئایا بۆ یەکێتی نیشتیمانی یەکەم حیزبە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراق لە کوردستان کە لەسەر دەستی جەنابی مامجەلالە هەنگاوی نابوو بە سوسیال دیموکراتکردنی یەکێتی لە ڕاستی لە میانی ئەم چەند ساڵی کە کارمان کردووە قۆناغ بە قۆناغمە لە ناو سوسیال دیموکرات قۆناغەکانی هەم ئەندامێتی هەم لە ئەندامی یەدەکی ئەنجومەنی شارەوانی هەتا ئەندامی ئەنجومەنی شارەوانی ئێستا حاڵی حەزن ئەندامی ئەنجومەنی هەرێم لەسەر لیستی سوسیال دیموکراتی یەکێتی نیشتیمانی ئامانجەکەش ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سوسیال دیموکراتەکانی دنیا بەگشتی و بۆ یەکێتی بۆ سوسیال دیموکراتی سوید بە تایبەتی کارکتەرێکی سیاسی زۆر گرنگە لە ناوچەکە و هاوکاتیش بێگومان سوسیال دیموکراتیش تێگەیشتنی هەیە بۆ ئەو واقعە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری کە لێرە هەیە هەم کاریگەری هەرێمایەتی لەسەر ئێرە بەڵام سوسیال دیموکرات بڕیاری خۆی داوە کە پشتیوانی تەواو لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکات لە دوای ئەوە کە یەکێتی نیشتیمانی لە دوایین کۆنگرەی خۆیدا تاکیدی کردوتەوەلەوە ئێمە ئامادەین بە شێوین لە گەشەپێدانی پرسی سوسیال دیموکراتی لێرە و کۆتا خاڵیشکە پێم خۆشە بەڕێستان و بیسەران و بینەران بە ئاگا بکەینەوە لێ ئێمە هاتوین بۆ بنیاتنانی پرۆژەیەکی 5 ساڵی کە خۆی لە هەموو ئەو سێ سێکتەرەیە ببینێتەوە لە ڕووی حیزبی و ئایدۆلۆژی چۆن یەکێتی نیشتیمانی بەهێزتر بێتایە لە ڕووی گەشەپێدانی پرسی دیموکراتی بۆ تەواوی دانیشتوان لێرە و هاوکات لە ڕووی سوودگانن بە ئەزمموی حکومڕانی مؤسسەکانتیایە بە ئەوەی بە ئومێد و هیوای ئێوە ببینین هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراق بەگشتی بتوانن لە ئایندا لە میانی ئەم پرۆژە سوودێکی زیاتر وەربگرن لە یەکێتی نیشتیمانی و بێتە مای سەرکەوتن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێر بێت سپاس بۆ بەڕێز فەرەنگ شێخ محەممەد کە ئەندامی ئەنجومەنی هەرێمی ئەوروبروی سویدە لە سوسیال دیموکراتەکان بەخێر بێ سەرچاو.